دوای کۆتایی هاتنی ئەرکی هاوپەیمانی نێودەوڵەتی بۆ شەڕی داعش لە عێراق و کشانەوەی تەواوەتی هێزەکانیان نازانرێت دۆخی ئاسایشی عێراق بە کوێ دەگەێنێت. سەرباری ئەوەی شارەزانی سەربازی پیان وایە ئێستا بۆشایی ئاسایشی لە عێراقدا نییە، بەڵام با خوێندنەوەی ئەوان دوای 30 مانگینەوەی ئەم ساڵکە دوامۆڵەتی کشانەوەی هێزەکانی هاوپەیمانانە لە عێراق ئیدی ڕەنگە گروپە چەکدارەکان چەک ڕادەستی دەوڵەت نەکەن و ئەو کات مەترسی ئاسایشی دروست بێت. لە ڕاستیدا شتەکە کۆتایی وەرگرتووە. ئێمە زیاتر لە 10 وەزارەت و دەستەی ئەمنیمان هەیە. ئەمەش هەمووی دەچێتە خزمەت بەرژەوەندی عێراقیەوە. واتە ئێمە زۆر دڵنیان لە ناوخۆی عێراق ئێستا هیچ کێشێک نییە و هیچ بۆشایەکی ئەمنی بوونی نییە. بەڵام هێشتا لای تاکی عێراق مەترسی و ترس هەیە لە ئەگەری ڕوودانی هەندێک گێرش، بەتایبەت کە ناوچەکە گڕی گرتووە. بەهۆی شەڕی نێوان ئێران و ئەمریکاوە ترسەکە ئەوەیە لە عێراق شێوی دروست ببێت. سەبارەت بە بابەتی گروپە چەکدارەکان بەڕاستی کێشەیە تا بتوانین لێی ڕزگارمان بێت، چونکە تا گروپە چەکدارەکان بمێنن لێدان و هێرشەکان بۆ سەر عێراق بەردەوام دەبن. گەرچی وادەی مانەوەی هێزەکانی هاوپەیمانان لە 39 کۆتایی دێت، بەڵام پشتیوانیەکانیان بۆ عێراق کۆتایی نایەت. ئەندامێکی ئەنجومەنی نوێنەرانیش پێی وایە تەنها گروپە چەکدارەکانی سەر بە ئێران ئێستا مەترسین بۆ سەرناسەقامگیری ئاسایشی. پێویستە حکوومەتی عێراقی حکوومەتی ئێستاکە کار بکات لەسەر ئەوەی کەوا ئەو کێشە و گیرروگرفتە ئەمنیانی کەوا لە ئەنجامی بوونی فەسائیل لە عێراقایە پێویستە ئەو کێشانە چارەسەر بکات. لەبەر ئەوەی چارەسەرکردنی ئەو کێشانە دەبێتە هۆی ئەوەی کەوا ئارامی تەواوەتی لە عێراقا دروست ببێت. هەریەک لە گروپەکانی کەتائیبی حیزب الله و بزوتنەوەی نوجوبا سەرکردەکانیان ئامادەنین چەکەکانیان ڕادەسی دەوڵەت بکەن. دوای کشانەوەی هێزەکانی هاوپەیمانان بە خوێندنەوەی چاودێرانی سیاسی ئەم گروپانە دەبنە مای مەترسی و عێراق ڕەنگە بەرەو قۆناغێکی نوێی پشێوی و ئاڵۆزی ببن. ما بعد 30 ئەیلول دوای 30 ئەیلولەوە بارودۆخەکە بە تەواوی جیاواز دەبێت. حکوومەتی عێراق و سەرجەم دەستگا و پێکاتە ئەمنیەکان دەکەونە ڕوبەڕوو بوونەوە و هێڵی پێشەوە. ئەوان بەرپرسیار دەبن لە بەڕێوەبردننی تەواوی دۆسەی ئەمنی، بەڕێوەبردننی تەواوی ئاسمانی عێراق و سەپاندنی سەروەری یاسا و سەروەری دەوڵەتی بەسەر ئەم خاکەدا. بێگومان ڕەنگە هەندێک لایەن یان جەمسەر هەبن کاوڵ بدەن شوێنپەنجەی خۆیان لە دۆسیەی نەمانی هێزەکانی هاوپەیمانان بەجێ بهێڵن، بەڵام ئەمە بەرپرسیارەتێکی دوو هێندە دەسەپێنێت بەسەر هێزەکانی حکوومەت و سەرجەم دەستگا ئەمنیەکاندا بۆ ئەوەی بە باشترین شێوە ئەم ڕۆڵە بگێڕن و ڕێگر بن لە شێوی مەفاصل الخلل. بەپێی ئاماژەکان لەگەڵ نزیکبوونەوەی وادەی کۆتایی هاتنی ئەرکی هاوپەیمانان شەقامی عێراقی نغرۆی دڵە ڕاوچێکی قوڵ بووەتەوە. خەڵک نەک تەنها لە دروستبوونی بۆشایی ئەمنی بەڵکو لەوە دەترسن کشانەوەی هاوپەیمانان ڕێگە خۆش بکات بۆ دەستا و دەستکردنی زیاتری چەک لە دەرەوەی دەسەڵاتی دەوڵەت و گەڕانەوەی وڵات بۆ چوارگۆشەی یەکەمی ئاڵۆزەکان. هەرچەندە چاوەڕوان دەکرێت کە 30 مانگی نۆ هاوپەیمانان بکشێنەوە، بەڵام لە ڕابردوودا بەهۆی پێداویستی ئاسایشی لە عێراق ئەو وادەیە درێژ کراوەتەوە. دیار جەمال دەنگی ئەمریکا، بەغداد.